بۆ هونەرمەندی مصری و تونسی و سووری و ئەوانە هەموو دەزانن فیستیڤاڵی هەولێرە کێ و متابعی دەکەن بۆ هونەرمەندی ناو هەولێرە نازانن. ئەوە ساڵێک ئێستاوە چەندە با تیپێکی هەولێر شانۆگەریەکی هەبیتن هەر تیپێک دەفتەرێکی بدێنێ ئەگەر 20 تیپ لەو هەولێرە قیتنە بۆ حەقت بیتن تەلەفۆنیان بۆ بکە بڵێ دێم بۆ سلێمان دەڵێ وەرە لە هۆڵەکە یەکتری دەبینەوە فیستیڤاڵێک هەیە دەڵێ فیستیڤاڵی هیوا سوات من نایەم. ئەوەی زۆر باسمی کردێ لە شوێنان باشترین بودجە منداوم بەپێی کارۆخ گەنجێک بووە حەقەسوود لەو ئەزمونانە وەربگرێت نەک خۆی لەو ئەزمونانە بە گەورەتر بزانێ هەموو گلی و گازاندەی دەکەی دەنووزێەوە چت پێشکەش کردێ کا هونەرەکەت فلانە کەسەوە مردووە بۆ 6 کەس لەسەر قەبرەکەیتی پاشە مە گریمان 6 هونەرمەند فریانەکەتن جارێ بێن 12 کەسی خزمی خۆی نێ لێبی